ئەی درێخە مامە تەنها ئەس جشم ساخاوەری خانومان تێک بوونە زوڵمەت پاشی وێ دێم ئەنوەری پاشی لەوێت وێ فەناخۆن مطلق ئاوا کەوسەری بێ قەرارم شبە زیبەق بێ ئەلیسی منپەری گەر بزانم ئەس دە حەشرێ دانەبینم دلبەرێ جەننەتێ دێ چ پێکەم پێوەر بکەم خاکستەرێ صد مخابن تو جبال من ئەو حەبیبە چاو بەلاک ئەو ئەفغانێ دمن دایم دەچوون چەرخا فەلاک وێژە فریادێ دمن عاجر دەبوونین سومەلاک مام دقەیداد داخ و دەردان پاشوان زولفێ دەهلاک گەر بزانم ئەس دە حەشرێدا نەبینم دولبەرێ جەننەتێ دێ چ پێکەم پێوەر بکەم خاکستەرێ هیجرەتە یارێ بەهارتم شبحی فندا شعلەدار کەت مەحالێ اختراقی جێ احتراقی بۆ مەنار ئەز وجودەک بێ وجودم سوختم تێکدا بووم غوار من ئەvێ دنیا بچارەت پاشیوە چاوێت خومار گەر بزانم ئەس دە حەشرێدا نەبینم دلبەرێ جەننەتێ دێ چ پێکەم وەربکەم خاکستەرێ گەر دەحین ناز وەفات بم بێتە سەر من عەزرەیل موژدەیە خولدێ دوێ گاوێ بدەت من جیبرەیل خۆزێ فەرەخ بێژ من ڕابدوێ ڕێدا دەلیل دی ببێژم من نەبێتن خولد و کەوسەر سەلسەبیل گەر بزانم ئەس دە حەشرێدا نەبینم دولبەرێ جەننەتی دێ چ پێکەم پێوەر بکەم خاکستەرێ بەڵێ عزیزانم سڵاوی ئێمام شەو بۆ ئێوە بێ بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵتانە بۆ پێشکەشکردن وەک هەمیشە قساکەین لەسەر یەکێکی دیکە لە شاعیرە کلاسیکەکانمان با میوانداری هەرێک لە پرۆفیسۆر دکتۆر شکریە ڕەسوڵ مامۆستای زانکۆ لەگەڵ ڕام تیم لهۆنی بە ئەمریکەمانچە هاوکارم بەڕێز هونەرماند ڕزگار ئەمین بەرنامەی ئەم شەومان قسەکردنە بێ لەسەر خانی بەهەشتی مامۆستا عەلادین سەجادی لە کتێبە دانسقەکەی مێژووی ئەدەبی کوردی بە خامە ڕەنگینە پەخشان شیرینەکەی دەڵێ پێغەمبەری شاری میلی و چیرۆک لە خاکی بەیازیدا سەرچاوەی ئەدەبی کوردی و باوەڕی کوردی لە کورزەویدا جەمالی تەبیعات مەفتون بە دڕ و مەرجانی قسەی خاسی شەماڵ و نەسیمی فێنکی بەیان شەیدا بەلا لە زاری باسی لە دیوانی ئاشنایەتی حەق پەرستیدا وەکو گەلاوێژی گەشت لە مەیدانی زانایانی عیلم و هونەردا وەک بازی سەراوێژی چەشم ئەستێرەی گەشی ئەم شوێنە ناوی ئەحمەدە وەکو بیستومە کوڕی شێخ ئەلیاسە و لە عەشیرەتی خانیانی وڵاتی بایازید و بۆتانە لە ساڵی 1601 هیجری لە شاری بایازید هاتۆتە دنیا و وەکو خۆی دەڵێت کە بەزاینی دەکاتە ساڵی 1650 پێغەمبەری شیعر سەرچاوی ئەدەب سەرچاوی کوردایەتی قسە دوڕ و مەرجان هەموو ئەم وەسفانە دەربارەی کەسێکی ئاسایی نییە بەڵکو کەسێکی داهێنەر و خاوەن دنیابینی و ئەزمموی خۆەتی سەرەتا بەگشتی و بە خێرایی دەمانەیە لە دکتۆرە بپرسین و لەبارەی خانیەوە ئەگەر لە تۆ بپرسین و تۆ بمانگەڕێنیتەوە بۆ خانی ئەڵێ چی سەرەتا سوپاسدانەکەم بەڕای من خانی بە لووتکەی ئەدەبی کلاسیکی سەدەی 19هەمدا دەنرێ کە توانی لەو سەردەمەدا گەورەترین شاکاری ئەدەبی کە لەو سەردەمەدا لە ناو ئەدەبیاتی کوردیدا نەبووە جگە لە داستانە میلیەکان یا داستانی فۆلکلۆر خانی توانی مەموزینی پێشکەش بە میلەتی کورکە کە لەو سەردەمەدا وەکو هۆنینەوەی فکری خانی توانی مەموزین پێشکەش بە میلەتی کورد بکە و قوتابخانەیەکی کلاسیکی کوردی دروست کرد. دکتۆرە ئەگەر هەڵبەتێ من دوای بە تایبەت دێنە سەر مەموزینەوە شاکارێکە کە ئەبێ قسەی تایبەتی لەسەر بکرێ بەڵام وەکەوەی ئێستا هەر دەستمان پێکرد لە مەموزینەوە هاتەناوە بەڵام ئەحمەدی خانی شعری هەیە دیوانی هەیە بۆ وەکو دیوان نەناسرا مەسەلەن دکتۆر ماروف خەزنەدار لە بەرگی دوای مێژووە دەبی کوردەکەیان نووسێت ئەم تەلیسمەی شعری ئەحمەدی خانی کە کەس شعری نەبینی بوو هەر بە مەموزین ناسراوە
ساڵی 1960 لەسەر لاپەڕەکانی گۆڤاری زانستی ڕۆژهەڵاتناسی ئەکادیمیای زانستی لە شاری سانت پێترسبۆرگ کرایەوە. ئەمە بۆ یەکەمین جار بوو کوردناسی ئەوروپا ئاشنایەتی لەگەڵ غەزەل و قەسیدەکانی خانی پەیدا کرد. لە ناوەڕاستی سەدەی 19ەوە لە ناو لاپەڕی ئەو دەستنووسانەی ئەلکسەندەر ژابا دەستی خستون کۆمەڵی غەزەل و قەسیدەی خانی پارێزراو بوون و لە پاشان بە 7 پارچە لە گۆڤاری نەتەوەکانی ئاسیا و ئەفریقا ژمارەسی ساڵی 1960 بڵاو کرایەوە. تۆ بە گوێرەی خوێن و ئەکادیمیەت بوونی خۆی و تۆ لە دەرەوە لە رووسیا خوێنوتە. ئەو ڕۆژهەڵات ناسانە ئەوانە چۆن ئەم شعرانە لە ناو دەرەوەی وڵات دیوانەکەی دۆزرایەوە؟ من سوپاس دەکەم کە دەربارەی ئەو حەوت خەزەلەی کە لێرەدا دکتۆر خەزەدار ئاماژەی پێەکە بەبێ خستنە ڕووی غەزەلەکان من توانیم لە نامەخانەی ساڵتی کۆپشدرین کۆپیەی ئەو حەوت خەزەلە بکەم کاتێککە گەڕامەوە ساڵی 1970 لە گۆڤاری زانکۆی سلێمانی ئەو غەزەلەم بڵاو کردوانێ غەزەلە بڵاو نەکراوەکانی ئەحمەدی خانی و ئەمە ڕۆشناییەک بوو کەوا ئەوانەی کەوا بە کرمانجی ژوور و قسەیانەکە لە شاری دوهۆکەوانێ هاتنە شاری سلێمانی و گەلێک نوسخەیان لەم بابەتە و بۆ یەکەم جاریش بوو کە توانرا ئەم کۆمەڵە غەزەلەی ئەحمەدی خانی بخرێتە سەر لاپەڕی گۆڤار و ڕۆژنامەکان و لە کوێش لە گۆڤارێکی کرمانج بە کرمانجی خوار و هەروەها لە شاری سلەیمانیش و لە سەر بە زانکۆی سلەیمانی کە ئێستا بۆتە زانکۆی سەلاحەدین کەواتە من توانیم ئەم کۆمەڵە غەزەلانە بەڵام ئەحمەی خانی زیاتر جگە لەم غەزەلانە زیاتر بەوە مەشهورە کە مەموزینی خانی نووسیوە یعنی مەموزینی کە کردە بەڵگە و شاکارێکی گەورە بەوە زیاتر بەڵام شارەکانیشی قوسایی خۆی هەیە شارەکانی لە مەجای تەسەوف لەماوەی ئەم شعرانە ئەم شعرانە غەزەلەگە تۆ یعنی ڕێگەم پێبەی ئەم شعرانە غەزەلە ئەم شعرانە وەصفە ئەم شعرانە لایەنی تەسەوفە ئەم شعرانە خواناسیە مەسەلەن بۆ نمونە ئەڵێ میری مەجلیس نەکەنت مطریب گوایە چی بکە ئەگەر میری مەجلیس پێ نەکەنیە کەی مطریب زەوقی هەیە خونچەی خەندان نەبێتن صاحبی ئەگە خونچە دەم بە پێکەنی نەبێ بولبولی شەیدا چی بکە ئەگاتە ئەواڵێ طبعی خانی گەوهرە عیرفانە وەلێ مەتن خانێک نەبێتن صاحبی معنات چ بکە کەواتە ئەڵێ شعرەکانی خانی هەمووی گەوهرە هەمووی عیرفانە هەمووی شتی جوان و بە نرخە بەڵام چی بکەم ئەگەر کەسێک نەبێ خوێنەر نەبێ ئەمانە بخوێنێتەوە بۆیە کە خەڵق ئەو سەردەما مەموزینی ئەخوێنەوە زیاتر چێژی لە مەموزینەکە ئەبینی چکە مەموزینەکە ڕۆحێتێکی دەتوانم بڵێم ڕەسەنایەتی هەیە کە لە ناو مەمی ئالانە سوودێکی گەورەی لە فۆلکلۆرەکە وەرگرتووە مادام زۆر حەزەکی مەموزین سازەخان شتێک لە مەموزین بخوێنەرەوە بۆمان تەمان وەرگەڕاوەکەی هەژار کریانی ئەی هادەم و ڕاز و هاونشینم من تۆش وەکو خۆم بە سۆز دەبینم فەرمێسکێ لەگەڵ منە دەڕێژی چۆن وا دەبێت هیچ تێ نەبێژی نازانی دڵم بە خۆم دەمێنێ یەک بدری لەگەڵ و نەمدوێنێ دەردی من و تۆ لە یەک جودایە وەک خاوەر و زەردەپەر وهایە تۆ خاوەر و شۆخ دەدەیتە چاوم من ڕۆژ پەر و ئاگرین هەناوم ناسووتێ لە تۆ مەگەر زمانت وەک من نی بسووتی تەیژیانت شۆخت کە لە سەرسەری دیارە سەوداگەری سەرسەری دیارە من گیان بە بڵێسە دڵ بە پشکۆم سوچا و جگەر و هەناسە بۆ سۆم تیشکی سەری تۆ لە تۆ زمانە کرپەی دڵی من بەیە شوشانە هی من بە لەهی و بەگێژەڵوکە ناکوژێتەوە هی تۆ چووک و سووکە شەو دەبێ هەواڵی شەو بیاران ڕۆژانە دەنووی هەتا ئێوارە من ڕۆژ و شەو سبە و ئێوارم یەکلانیە ئایسانەکارم جارجارە لە دەست دڵی بریندار جارز لە ژیان دەبوو بە ناچار پەروانە دەما لە ئاگری خەم پەروانە دەما ببێتە هەڵدەم دکتۆرەوە
زین کە لەگەڵی ناباسی خۆشەویستی خۆیەکە لەگەڵ مۆمە جارێکی کەش پێێتم بەتەواوی ئەچینە سەر مەموزین بەڵام پێشەوە حەزەکەم باسی تەکنیکی شعری ئەحمەدی خانی بکەین مەسەلەن کاریگەری شاعیرەکانی پێشخۆی چیە بۆ نمونە زمانی فەقێ تەیران زمانێکی میلی و سادە و پڕکەی کوردی بووە زمانی مەلای جززیری کە پێش ئەوە زمانێکی علی حەریری مەلای فەقێ تەیران جەزیری زمانی قورسرە زمانێکی سۆفیانی پرسیمبول و ڕەمزە بەڵام خانی کە زۆربەی شعرەکانی لەسەر ئەو زمانە سادەی وەکو فەقێ تەیران و علی حەریریە نووسێ بۆ زۆر ڕووی نەکردو تا قوڵایی زمانەوە خۆی سەرچاوی شارەکانی ئەحمەدی خانی دەتوانم بە لە چەند ڕوویەکەوە ئێمە باسی بکەین یەکەم لەو سەردەمەدا زیاتر داستانە شعر بەناوبانگ بووە چ لە وڵاتی فارسە حتى تەنانەت لە سەردەمی ئەودا لە تورکیاشە ئەو سەردەما وەکو ئەمەی نیزامی گەنجەوی هەروەها فردەوسی بە هەمان ڕێتم کە نووسیوێتی لە ڕووی فۆرمەوانە دەبینین کێشێکی مەسنەوی بەکارهێناوە و ئەم مەسنەوێ زیاتر لە دەبڕگەی شیعری پێک دێت ئەمەش زۆر دانەجار سەرواکانی دێڕی یەکەم لەگەڵ هینی دووهەم و سێم و هەتا ئەڕوا جیاوازە چونکە شاعیر هێندە نەفەسێکی درێژی هەبووە بۆی بتوانێت چیرۆکێک بۆ ئێمە بگێڕێتەوە داستانێک بۆ ئێمە بگێڕێتەوانێت ئەم لایەنانەی تیابێ ئەمە خاڵێکی تر ئەمە وەکو کاریگەری بە شاعرانی ڕۆژهەڵاتەوە بەهی خۆشمانەوە ئێستا ئاماژەت بە فەقی تەیران و عەلی حەریری کرد لەو سەردەمەدا ئەمانە وەکو شاعری میلی ڕەسەنی کوردی کە خاوەن فۆلکلۆرێکی میلین خاوەنەکەیان دیارە عەلی حەریری و فەقی تەیران لە هەمان کاتیشە ئێمە مەمی ئالانیشمان هەیە مەموزینی مەمی ئالانیشمانێ و هەروها مەموزینێکی فۆلکلۆریشمانێ کەواتە بەتایبەت دەبێت بۆمان باسکەی دوای ئەم پرسیاران مەحوەرە ئەچینە سەر ئەمە پەیوەندی بەو بابەتەیەوە کە بەڕێزە بە منەکە سەرچاوەی ئەحمەدی خانی چەند جۆرە سەرچاوی هەیە کەواتە یەکەم ئەدەبیاتی ڕۆژهەڵات دووهەم بینە سەر ئەدەبی میلی سێهەم ئەدەبە فۆلکلۆرەکە کە لەو سەردەمەدا مەموزینێک هەبووە مەموزینی فۆلکلۆری بووە خاوەنەکەی دیار نەبووە تەنانەت ئێمە مەمی ئالانیشمانێت تا ئێستا نازانی خاوەنی کێیە ئەوە یەکەوە ئەحمەدی خانی بۆ مەموزینەکەی سوودی لە گێڕانەوەی میلیەکە و لە گێڕانەوەی ئەم بەرهەمەکەوە خاڵی سێهەم ئەدەبیاتی کلاسیکی کوردی ئەو سەردەما بە تایبەتی کەسایەتێکی وەکو مەلای جەزیری کە بۆ یەکەم جار مەلای جەزیری توانی بە کاریگەری ئەدەبیاتی ئیسلامی غەزەل و قەسیدە بێنێتە ناو ئەدەبیاتی کلاسیکی لەو سەردەمەدا ئەحمەدی خانی کاریگەر بۆ پێی بینە سەر وشە و زاراوە لەو سەردەمەدا کە زیاتر ئەبینین وشەسازیەک هەیە بە چەند جۆرێکە چ بە زمانی فارسیە یاخو بە زمانی تورکی هێناوێتی وە هەمان کاتیشە بە زمانی عەرەبی زیاتر لەو سەردەمەدا سەقافە یاخۆ لایەنی ڕۆشنبیری ئەحمەدی خانی زیاتر سەقافەیەکی ڕۆشنبیریەکی ئیسلامیشی هەبووە تۆ بتەوێنێتەوێ سەیر ئەەکەی کە دەیەوێت داستانی یاخو پۆیەمی مەموزین بە ئێمە پێشکەش بکات دەڵێ سەرنامەی نامە نامی خوددایە بێ نامی وی ناتەمامە وەڵڵا ئەی مەطلعی حوسنی عەشق بازی مەحبوبی حەقیقی و مەجازی نامی تەیە ئیسمی تەیە یاڕەب کەواتە بە ناوی خواوانێ دەست بێکە دوایی ئەچێتە سەر پێغەمبەر درودی خوای دەسوێ اینجا دوایی ئەچێتە سەر هاوڵەکانی پێغەمبەر اینجا دەچێتە سەر یەکەیەکە ئەمانە وەکو چۆن دەڵێ لە شعرێکە ئەڵێ من کارێکی وا ئەەکەم دین و دەوڵەتان بۆ تەمامەکەم شیکردنە و لێکۆڵینەوەیکی جوانشی خۆش دکتۆرە کاگرزگارێکی دیکە لە شیعرەکانی خانیمان بۆ بخوێنیتەوە مەم زۆرتری زیینێ دەردەدار بوو خەم لەم کەیەکێ بوو لەو هەزار بوو ڕەنگ زەرد و بە دەرد و بار لە لێوان لێوانە و شێت و دایە کێوان پەتیارەی وای لەسەر ببووزاڵ ئارامی نەما لە شار و ناو ماڵ وای گرتبوو ئاگری گڵی دڵ چاوی بە یەکی دەدەین گوڵ و گڵ
دوی تین و لە دەشت و دەر لەبەر تاو بێز بکەون لە تاو کومێک ئاو لە پڕێکی بە تاوی ئاوی ژیانێ دابارێ لە هەوری ئاسمانێ یەک چۆنی بوێ هەڵێنجێ بۆ خۆی یەک تاقە دڵۆپەیەک نەچێ بۆی یەک ژینی نەمر بخاتە بەندەز یەک بمرێ هەتا هەتایە بێهەز تاژدین کەنیا زیاتە بەردەست ئەو ڕۆژە گیانی مەمگڕی بەز بەرژا بوو بە گریەبینی گریان بوو بە دۆ سواو نشینی دڵخۆشی لەبیر نەما کە چۆن بوو لاوێتی لەلا شتێکی کۆن بوو کاتێکە دەهاتە بەردەمی میر وەک بەندیەک بە کۆت و زنجیر دڵگەرم و هەناسە سارد و بێڕەنگ دیوان هەموو لە سوێانی دڵتەنگ جارجارەکە دەچۆ ماڵی تاژدین بێچارە لەبەر گرین و ناڵین مەودای نەبوو دەردی دڵ ببێژێ باری دڵی ژاری هەڵڕێژێ ناچار دەبوو دەرکەوێتە دەم چەم دەیدواند و لە خۆی دەکردە هاودەم. دەست خۆش بێ. دکتۆرە گیان لێرەوە دەمانەیە بچنە نێو دنیا گەورەکە و بیرە گەورەکەی خانی کە ئەویش بێکمان شاکاری مەموزینە کە بۆتە شاکارێکی نەتەوەی و پرۆژەیەکی نەتەوەیە. سەرەتا لە مێژووە دەست پێکەین. کورد لە چ گوزەرانێکا بوو لە کاتی گەورەبوونی خانیدا وەک بوون لە چ ئەستێکا بوو؟ خۆی ئەگەر مێژووی کورد دەورکەینەوە بەڕاستی مێژوویەکی تراژیدیای هەیە. جا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی ئەحمەی خانی دەبینین کورد لە ژێر دەسەڵاتی ڕۆم و عەجەمە بوو و لەو سەردەمەشا دوو ئیمپراتۆرێتی گەورە هەبوون کە بەڕاستی کوردێکیان کردبوو بە سەدێک هەر حرەکاتێکیان بکردایە خۆی ئەحمەی خانی وەصفی ئەو لایە نەمان بۆ دەکات ئەڵێ هەر خروج و تەحەڕوکێکیان بکردایە کوردان بە خوێن دەبوون مولەتەخ یعنی لە خوێنە ئەگەوزان کەواتە ئێمە ئەگە سەیری ئەو سەردەمەی خانی بکەین و بیخوێنینەوە لە پاڵێکا خۆشەویستی زینوە کاتەوە لە پاڵێکی شادێت باسی ژیانی ئەو سەردەمی میلەتی کورد لە چه ئازارێکا بووە ئەمە و خاڵی یەکەم خاڵێکی تر دەتوانین ئاماژەی پێ بکەین نەبوونی یەکێتی لە ناو میلەتی کووردا کە ئەو بێئتیفاقە وای کردبوون هەمیشە کورد خەریکی تەمەڕود و ئینشقاق بێت بەداخەوانێ وەکو ئێستا کە دەبوایە سەرکردەکانی کورد دەرسیان لە مەموزینی خانی وەربگرتایە کە لەو سەردەمەدا چ هاوارەکە و چ دەردی کوردانە خاتە بەرچاو کە بێ ئیتیفاقی دەڵێت باسی بێ ئیتیفاقی ئەکات کە دەڵێ هەر بۆیە لەوڕا هەمیشە بێ ئیتیفاقین دائیم بە تەمەڕود و شقاقی کەواتە ئەمە خاڵێکە لەو خاڵانەی کەوا خانی باسیەکە ئەمە ئەو سەردەمە بووە بەڵام لە عینی کاتیشە دێت دڵخۆشی تۆ ئەیاتەوە دڵخۆشی ئێمە دەداتەوە بە زمانی کۆ قسە ئەکا خانی دەڵێ بەڵام ئەگەر بێیتە سەر واقع سەر حەقیقەت میلەتی کورد هەر یەکێکیان ڕۆستەمێکە بۆ خۆی. دکتۆرە هەر لە دەورانی تەمەنی خانیە کۆمەڵێک کارەسات و تراژیدیا هەیە لەناو مێژووی کووردە لەوانە کارەساتی قەڵای دمدم لەوانە شەڕی چاڵدێران و دابەشکردنی کوردستان لەوانە ئیتفاقی قەسری شیرین و کە کوردستانی دابەشکرد لە بینی دەوڵەتی سەفەوی عوسمانیا کەوتنی ئەمارەتی بەدلیس کە خانی ئینتیمایەکی گەورەی هەیە بۆ ئەمارەتە ئەمانە کۆمەڵە شتێکن کە وای کردووە خانی قوڵتر لە نەتەوەکی بیرکباتەوە ئەو پرۆژە نەتەوەی لای ئەو کە ئەلێەوە دروستە بێت تاگاتە ئەوەی کە بیر بکاتەوە لە پرۆژەیەکی نەتەوەی تەنانەت دانانی مەموزین خۆی وەکو کتێب ئەو لە ڕۆحێکی کوردانەوەیکە ئەنی پێش ئەوی باسی پرۆژە نەتەوەکەی بکاکەوەی کاڵێ دا خەڵق خۆشە دیشارەتە پێ دا خەڵق نەبێژن کۆکرات بێ معریفەتن بێ ئەسڵ و بنیاد ئەنواعی میلەل خاوەن کتێبن کورمانج تەنێت بێ حسێبن ئەنێم حتا کتێبەکەی نووسینی مەموزین ئەخاتە خزمەتی پرۆژەیەکی نەتەوەیەوە خانی کە ئەمانەی نووسیوە هاتووە سەرەتا لایەنی ئاینەکەی گرتووە وەکو هەموو ئەدەبیاتی ئەو سەردەمە کەوا باو بۆ لە ڕۆژەڵاتە بەڵام هاتووە دیباجەیەکی جوان بۆ چوونە ناو بابەتێک و توانیوێتی هەستێکی نەتەوایەتی و ناسیۆنالیزمی کورد پێش سەردەمەکەی خۆی بخاتە ئاراوە کە لە سەردەمی خانیە دەتوانم بڵێم ناسیۆنالیستی کورد بەلای خانیەوە گەشتۆتە ترۆپک بۆچی چونکە توانی ناسنامەی نەتەوەی کورد یەکەم توانی بە زمانی کوردی مەموسین بنووسێ کەواتە زمان
وەکو چەرچەل دەڵێ دین و دەوڵەت و زمان ناسنامەی هەموو نەوتەوەیەکە و ئەرمانجێکە بۆ سەربەخۆی هەموو میلەتێک. ئەمە چەرچڵی ئینگلیسەڵێ. کەواتە ئەم سێ خاڵە لە مێشکی ئەحمەدی خانیە ئامانجی ئەوە بووە کە ناسنامەیە بۆ میلەتی کورد دروستکە. خاڵێکی تر کە مەموزینی پێنووسیوە ئامانجێکی هەبووە تاکو خەڵق نەڵێن کورد کتێبی نەبووە بە پێچەوانەوە ئەنواعی ملێل خوددان کتێبن تەنیا کرمانجێت تەنها کورد نەبێ بۆیە هاتووە ئەمەی نووسیوە تا خەڵق نەبێژن و ئەکرات بێ تاکو خەڵق نەڵێن کورد ئەسڵ و فەسڵ و ڕەسەنی نەبووە. ئەمەشم بەلایەکەەوە ئەمەم کردووە هەم ئەهلی نەزەر نەبێژن و ئەکرات عەشق نەکردن خۆ هەتا ئەوانەی کەوا دنیا ئەبینن نەزەریان هەیە تێ ئەفکرن نەڵێن میلەتی کورد عەشقیان نەکردووە بە پێچەوانەوە ئەوە تا میلەتی کورد عەشقیشی کردووە و من مەموزینی خانی مەموزینی ئەەکەم بە بەڵگەیە ئەمەش عەشقێکی ترە. بێ ئەوە لە مەموزینە ینی لایەنی کۆمەڵایەتی ئابووری ژیاری چمە باجارە ئەمە ئەرمانجەکەی خانیە کەواتە ئامانجێکی نەتەوەی هەیە لەم ڕۆوە ئەمە بەلایەکی ترە لە ناوەڕۆکە کە ئێستا سازانخان و پرسیاری لێکردم دەڵێت ئەرمانجێکی نەتەوایی هەبووە. من وتم پێش سەردەمەکەی کەوتۆ لە نەسیۆنالیستە هەستێکی نەتەوایەتی هەبووە گرنگی بە زمانی کوردی داوە توانیوێتی غەزەل بە زمانی کوردی هەموو بەرهەمەکانی تەنانە لەسەر و هەموو شتێکەوە کۆستێکی نەتەوایەتی توانیوێتی فەرهەنگێک بۆ زارۆکی کوردان بە ناوی نۆبار پێشکەش بکە. ئەمە خۆی لە خۆیدا نووسینی فەرهەنگ لەو سەردەمەدا ئارمانجێکە لە ئارمانجەکانی بژانەوەی زمانی کوردی و دانانی فەرهەنگیش. ئێمە ئەگەر بڕۆینە سەر ئەم لایەنە خاڵێکی تر خانی هاتووە باسی پاشاکە ئەڵێ ئەگەر ئێمە پاشایەکمان هەبوایە ئەم پاشایە هەموو ئێمەی کۆبکردایەتەوانەیە ئێمە شەرچێکمان هەبووە ڕەخنە و شتانە ئەمانەی وەری بگرتایە ئەو پاشایە جۆی لە ئێمە بکردایە من ئەو کاتە شعری کوردیم ئەگەیانە کەشکەڵانی فەلەک پێحەی بکرە عەلی حەریری کەیفەگوە بدا فەقیهی تەیران حتا بە ئەمەد بمایە حەیران هەتایە وان پێ ئەکردن ببوژانایەتەوانێ. کەواتە ئەگەر من پاشایەکم هەبوایە ئەوەش کتێبیم هەیە ئەوە زمانی کوردیە ئەگەر سربەخۆیەکیشم هەبوایە ئەو کاتە ئەدەبیاتی کوردی مەکە هەناسەیەکی شادیم لەژێر دەوڵەتێکی کوردیە. ئەکرێت تۆ پێمان بڵێ خانی لە مەموزینە عاشقی چۆن بینیوە؟ بەلای خانیوانە ترۆپکی عاشق لە مەموزینە دەدۆزینەوە وەکو چۆن خانی یەکێک لە سەرچاوەکان کە ئاماژەم پێ نەکرد باوەڕی بە فەلسەفەی ئیشراق و لە هەمان کاتیشا باوەڕێکیشی بە زەردەشتەکان هەبووە لە ناو ئەوە چکە باوەڕی بەوە هەبوو ئەمڕۆ حەزینووە بێتەوانەیە ئەچێتە جوانێکی کەواتە دۆنا و دۆنە لێرەدا ئەم گیانەی مەموزین خۆی لە خۆیدا ئەمەنگە پاک و خاوێنە ئەچێتە گیانی ئەو عاشقانەی کە بەیەکن. بەس دکتۆرە گەر بگەڕینەوە بۆ پرسیاری سازانخان ینی حکمەتێکە خانی لە عاشقا تەتەوری پێ لە مەموزینە ئەوەیە کە بۆ یەکەم جار لە ناو چیرۆکە میلەکان لە ناو چیرۆکە عاشقەکان خانی لە ناوک بەسەرەوە بۆ عاشقەکان حەڵاڵەکە ینی لەو عیفە لەو عاشقە پاکە عیفەیەکە بێشم شێر لە بەینا نابێت تا پێکەکەن لای خانیەوە نامێنێ خانی لەکوێوە ئەو حرامی کردووە بە حەڵاڵ کە عاشقە توانێت دەست لە ملانیەک بنماچیەکەن کە بۆ سەردەمی خانی ئەم خۆشەویست کە دوو کەس توانەوانێ لە ناوجیانیەکە ناڵێ عشقی مەجازی عشقێکی وشکە ئاگری وەکو قامیش و پوشکە عاشق بێ قەرار ڕۆژ و مانگ و شەو خواردن و خەوتن مارود و پشکە کەواتە ئەم دوانە هەمیشە و هەردەم لەوەدا دەژین ئاگرێک گڕێک لە ناو دڵ و دەرونیانە هەیە کەواتە بەلای خانیێوانە ئەمە لە دوو کەسی پاکن دوو کەسی عاشقن دوو کەسی بێوەین کەواتە بۆ ئازاد نەبن لە ژیانە وەکو چۆن لە ڕۆژی نەورۆزە عاشقان هەموو دەچوونە دەرێ و هەر کەسێک بۆی هەیە لە ناو کوردەواریدا وا دەجێڕنەوانێ لە ناو ڕۆژی نەورۆزە هەموو کەسێک ئازادە خۆشەویستیە هەڵبژێرێ بۆ خۆی کەسێک هەڵبژێرە کە بیکات بە یعنی هاو خەمی یا هاوسەری هەڵبژێرێ لە کاتی نەورۆزە مەموزین هەردووکیان لە جەژنی نەورۆزە یەکتریان بینی و هەردووکیشیان لە ڕۆژی نەورۆزە مستیلیان گۆڕێوانە ئەگەر تۆینکەی کەواتە لێرەدا ئێمە ئەم عاشقە مەزنەی خانی کە بۆ یەکەم جار ترۆپکی عاشق لە ئەدەبی کوردیە دەتوانم بڵێم
لە مەموسینی خانیان دەیدۆزیتەوە. ستایشی تەوامان بۆ تۆ هەیە دکتۆرە گیان کام شەو لەگەڵمانە بووی بۆ قسەکردن لە سەرخانی. سوپاس بۆ تۆش بەڵێ یاسیسانم. لێرەدا بەرنامەی قەلەندەرخانە بە کۆتا دێت بە یەکێک لە شعرەکانی ئەم شاعرە کۆتایی بە بەرنامەی ئەم شەو دێنین. خوا ئاگای لە هەموو لایەکتان بێت. ئەی گوێگری ژیروزی توپیتۆڵ پسپۆری وتەی بە نرخ و کرمۆڵ خانی لەمەی ئەوینێ مەستە بێهۆشە وتەر پەڕێنە پەستە سوێراوی بە شیرینی دەچێژێ سەرخۆش بووە هاتەران دەبێژێ نازانێ کە تیرە یا تراوە دێوانی بادە بیر بڵاوە هەرچێکی کە پێت دەڵێ هەوایە وەک دەنگی نەیە کە دەنگی نایە بێجێنی خۆشە دەنگی بلوێر گەر شۆڕێ بخاتە سنگی گوێدێ لەم نامەیەدا بە چەشنی مناو چۆن تازە دەکەوێتە سەرگڕ و گاو هەرچیکی دەسم کەوتمت و مور بۆر و کەوە زەرد و ڕەش سپی و سوور هەندێکی چروکە هەندێ چیرۆک هێندێ شڕ و ڕووتە دەستەیەک کۆک زاراوەی بۆتیان و گۆران وێژەی موکری و لوڕان و سۆران کۆم کردەوە گشت درشتوردی هۆنیومە بە بەند و باوی کوردی